ما جاته قبل شو زحف باش باوكة وازم لي بينا والله يبنا وسوسه ولا حساب بدواني بوازم لي يعني شاو هات الدلوة تيغي بخوا أبي واو لي بكم نيا توشي إفليجي وبكم أخي سببك الشيء توشي إفليجي ما كي من هيج جناحك وهيج دواني لكو ما شرنا ببواب ليكي سبب شيا خو باش أزاني سبب شيا أوا بخيوم كردي أوا تربية ماي هاي بيت تربية ها شرا بازينكي جوا بكرا همو شوي أعلم كاتانيا أبي عقوبيك بم برسي بشكينم قد سقط أخو بتشيفهم قل ما وزبا هسا أبي إسا هر أمشو 1500 دانه شناوم بوكي سق بابي تواني صل شناو كم 1500 شناو كم تو أتواني صق بابكي وقو تو أتواني بالقوا بالقوا تقوى لا بالقوا بتوبوا كم ده لا بالقوا لهم 1400 نو نون أخوا داي قوا بدما تقوى توشي بنا في قوا بدما يقلق لهم يا ها داي داي سرزل باشا صباب داي ياك هسا ياك هسا ياك هسا سير هسا شوار فين هسا نيرك تاك يلي جاي يازا وانتو خوا قولمشكا عمر وسيتا عمر حسن عمر وي روح مشو أما تشي باردي سخو بيني وا وي استغفر الله دست خوي ناخوش بيني وا لا مو عليك أباز مننا هذي أما كم شيء لمن خو كابوس خوي زوزو ناخوش لجنب قربانه دست بقربان دست دو تشاو شو ده هسه نعم حاضر كده نعم خو دست دي هسه ما نروح خليكي جيت هي كورونا مستكمل أمين دي أنا أي شيت نالا زاني أمشو نويش بنو لتاو نالا تو خون لنا كوتوا هذا سهلة وبلا كيف خو لنا كوتو يا من ومن أمشو رحمتي هي شويتي خو شتا شاوم هندي ساعة خوه بله ئەو کاتای نازانم چی لە من ئەوێ نازانم بۆچی یعنی بۆچی ئاوام لێ ئەکات ئاخر سوچم تاوانم خراپەم وڵی عومەر سەیرە ئەوە 4 ساڵە باوکە ئەمری خوای کردووە هەتا ئێستا نهاتوۆتەخەوە بۆ لەم فترەیە هەموو شەویەتەخەوە نازام ئەمە سڕێکی تایە سەبەبێکەیە دەبرە پێی بڵێم ئەمە کورتە ئەم تولفە بۆ وای دێکی بۆ عزێتی ڕۆحیەی تەسەوورەکەی باوکەی من لە خەوەکەشەوەکو مناڵ تەسەڕفم لەگەڵاکات هەر پشتمی ئەمجۆ 1500 دانەشتایی بە من کردو ئاخر پیاوەیە بتوانێ 1500 شناوکە وەڵای هەموو خۆڵە بێژێ بەقوڵعات دەباشە ئەی تۆش شتێ بکە پرسیارێ بکە لەم لا لەولا بزانە ئەمە چی ئەم خەوانە ئەبێ بچم ئەزانی چۆنە خەوشێک هەیە تەفسیری خەوەکە خۆمە عیب نییە بۆچم نییە خەوەکانی بۆ ژێرمە و ئەمانە ئەزانی چۆنە شلێر هەندێک خەو هەیە دەلیل بعضێکی بە خێر ئەژیێ ئەگەڕێ بعضێکی توایە وەخت لەوانەیە قەڵت کاتەوانێ بەخۆ نازانێت بەخوا ڕاستەکەی هەیە خەونامەی هەیە ئەزانە تەفسیری خەوەکە چۆنکە بەخوا پرسیارێکە زۆر باشە جاریەکەی خۆمان نییە و برادرانی خۆم لەوێن ئەچم نییە بەوانەڵێ بەشک و حەلێکمان نییە شتێک بزانم چیە لێش لە شتانە شارزایە لە خەونامە لە تەفسیری خەو پێم بڵێت ئەچم بۆ معقول هەموو شەوێ ئەم خەوە ناخۆشە ئابینی دەباسی نانەبەرێ مارتا
ئەوە چییە کاعوبەر؟ ئەڵێ خەویە لەوە چێم شۆ نەخەوتبی نەوەڵڵی نە بەسەری ئەو جەمالە ئەم شەوەنم باوێژ گاوە خەری و چەناگەم دەرەچێت نازانم خەوم لێ نەیەکە و ئەمە نەخەوی ناخۆش نەبیری خەو بە چێوە؟ تو ئەس دڵ بێ نەتخۆ ئەسی بێ بەڵێم کاک جەمال ئەو شتانە عەیب نییە کەس نازانی ئاوا شارەزابێ لە خەو و تەفسیری خەوکە بەرەوەڵا زەلامێکی زیرەکە ناسم بۆ دایرەکەی خۆوانە نا لە دایری خۆمانە نییە پیاوێکی زۆر زیرەکە ناوی شەفیقە شەفیق پێڵێن شەفیقە خەیاڵ درۆم نەکردبێ وابزانم مەجموعەیە کتێبیشی لەسەر تەفسیری خەو نووسیوە بەجددیتە کاکە جەمال ئەم پیاوە شارەزایە لێ زانێت کرۆ تۆڵی چی؟ زەلامی زلزل کە خەو نابینێ ئەو بانگەکا بۆی تەفسیرکە خۆ بەڕاستە بە قوربانە من پیاوی چاکە تۆ بەس عینوانەکەیم بەرێ ئیتر حەقە نەبێ عینوانەکەی ئاسانە کافی ڕۆشنبیران نەزانی هەر پچۆ ئەوێ بڵێ شەفیقە خەیاڵ یەکسەر پێ و نیشانێت دایمە لەوێ کەوتووە بەسە بێ ئاگال لێبێ ها پیاوێکی زیرەکە بەڵام بەعزە جارێ ئەیوەشێنێ جوتە نا قسە و شت فڕێ هەرێ ئاگال لە خۆ بێ ئەزانم مەمنونم بە قوربانی تۆ سوپاس کاکی ژیانم کاتەوە باش ئەم کاتە باش باش گوەر بەخێر بێ سەرچاو جناب کاک شەفیقی بەڵێ یارمەتیە دانیشم فەرموو ببوورە خەریکی خوێندنەوەشی بەڵێ بەخێر بێ حاڵحواڵە باش گوەر چۆنی حواڵە 24 سەعات بنە خوێنمەوە بەڵێ کاک شەفیقجان وەڵا ئەوی ڕاستی بێ بنادیانم بۆ لای جەنابەت بەخێر بێ لە دایرەکە عنوانی بەڕێسانیان على ئاساس گوایە جەنابەت لێرە خەریکی تەفسیری خەو و علمی فەلەک و ئەم شتانەیت ئای تەبعاً من دائیمە ئەخوێنمەوە و تەفسیرا دەکەم و هەموو شتێک دەزانم باشە بە ساخە بم کاک شەفیقجان ڕاستیەکەی من ماوەیە کە تەواو بێزار بووم خەوم لێ حرام بوو خەوی وا ئەبینم ئیترنی خەریکە لە پێسی خۆمەش بەدرەوە خەوی ناخۆش بەڵێ بەچیەوە وەڵڵی خەو بە باوکمەوە بینم باوکە ماوە ناوەڵا خۆ ئافریکا و 4 ساڵە بێ ئەمی خۆی کرد خوا ئافریکا جا ئەوی ڕاستی بێ لە خەوەکانمان زۆر عەزیەتمەیە یعنی زۆر ناڕەحەتی کردووم یعنی بێزار بووم بێزار خەوم لێ حرام بوو بە چاوی تۆ باوکە عەزیەتەیە باوەڕێ هەبێ لە خەومە لێمەیە لە خەوما زەحفم پێەکەم لەم شەوانە بڵێ چی 1500 شناو بە شناوی پێ کردوم 1500 شناو بە شناو آخر پیاو ئەگەر یەستریش بێتوانێ 1500 شناوکە نەوەڵام مەگەر تۆ بتوانێت ئەوەرە پێشەوە وەرە پێشەوە وتی چی تۆرە پێشەوە بەڵێ تۆ لە چ بورجێکی وەڵی من نازانم بورج و شتو ئەمانە ئەوی ڕاستی بێ سەری لێ دەرناکەم هەڵیت تۆ غەڵەتیت تۆ کارەکانە ڕەبتە بەو بورجەوە بورجەکەش ڕەبتە بە تۆ تێگەشتی ئەی لەکای لەدایک بووی وەڵی ئەوشم بیرم کەوتەوانێ من دایکم ئەیوت وە کاتێ لە دایک بووی شەوان لە سەربان خەوتون ئیتر باران باریوە یعنی بە قسەکەی ئەو بێ لە ئەواخیری مانگی 5 بووە یعنی باران بڕات مانگی 5 کەواتە تۆ گای چێگایە تۆ یعنی مەخسە مەیە بورجەکە و گایە ئادەی لە سەڵی ژەچی بەڵێ گاڵ سەڵ شێوەیە شانتیایە بەڵێ ئێستا تۆ پێم بڵێ بە قوربانم وازنەوانە بێنە تەفسیری خەوەکە ئەڵێکی ئەم خەوانی کە من ئەیبینم تەفسیرەکەی ئەوەیە هیچ نییە تۆ هەسارەکەی تۆ خەوتووە گێژ و وێژە هەسارەکانی تر تەسیریان هەیە بەسەرتەوە وای لێ کردووی ئەو خەوە ناخۆشانە ببینی و هیچ نییە
اخي يعني شلون ام خواني من هيجني ومن لاصلاحات من وام لياتو شو خليك الشيء من كاكج ام بيا متيباك شو ني فلاقم نكات تيجي زحمن بيك شناون بيك شلون ام تفسيري تو علي خو كان هيجني يعني شي اما يعني من رازناكم اي بو هاتوي بولاي من جواب قرا دماغ خص تو تناقي جاري اقر زري عقل شعوري ويا ندو بورتشيا لبر اوك نوزاني بورتشيا ابي جوله من بقري قسكاني من بهند ورقري هەسارەکانی تر تەسیراتێکی زۆریان بەسەرتەوە هەیە ئەجینە خەوی چی وشتی چی و هیچ مشکلەیەکە نییە فەرمووسە واخیری گەلامتە بەڵێ لەبڕۆ دەی گاجووت ژیان چووی بەلای ئەو سێخە سێخ و چی بچووی کۆرە ئەمە ژیان کابرایەک بۆتی تەفسیری خەو شتی وایە کرد هیچی پێوتی معناکەی نەوەڵای هیچێکی پێدەوتم ئەسڵەن وتی کاکەجیان ئەم خەوەی تۆ ئاوایە و باسی کۆمەڵێ بورج و نازانم ئەمە ئەو هەسارەیە ڕەبتی هەیە بەم هەسارەی تۆ ئەیوە ئەسڵەن گاڵتەی بە ئاخۆشی ماوە ئەیوە خەوانی تۆ هیچی مانای نییە چۆن خەو مانای نییە ئەوە دلی نەزانیوە ئەجا چی بکەم ئامۆژەجان چی بکەم یعنی بەجددی خۆشم تیاما و نازانم حەلی من چی ینی بەجددی بێزار بووم بێزار ئاقەی ناکە خەو دەلیلە خەو یعنی وە کوشتێ پێ دەڵێ ئەم کابرای هیچی لێ نەزانی بە قوربانە وەرە بن ئەگەر بە قسەی دایکی خۆ دەکەی سێخێکەیە بۆیان هەڵاوم بچۆ بەلای ئەو سێخە ناوی سێخ خەیتەرانە بەخواڵی یەکاو یەکە کەی باوی ئەو شتە ماوە شێخ و مشایە کەی باوی ئەو شتانە ماوە خەوە بۆچی خراپیاتر ڕۆڵە بۆچی عاقل بۆ شتانە عیب نییە ئامۆژەجان دنیا لەکوێیە و خەڵک پێشکەوتووە و ئەمە ئەو لەمەیە و سەردەمی نات ئەمە تو ئەبێ کە تۆ باسیەکەی ئاقڵ نایبڕێ باوی ئەو شتانە نەماوە دایەکە با بچی ئەگەر لە ساسە نەبوو ئەو وەختە چی بەم نەڵێ برێ باشە ئەوە لەسەر من بچۆتەوە ئامۆژیان جاری هیچی ئەو قاشەچیەکە نایەنێ من بیخۆ ئەگەر ڕەبی عافیە پێدە دوو قاشیش خۆ ئەوە دایکم کردێتی دەستەکانی جا منەوە هەموو شێ معنای نییە تو ئەو خەوە ببینیت و ئەم خەوەش معنای نەبێ وە نییە ئەبێ چارەسەرێکی بێ خۆش نییە تۆ موسێ خەوە نەبینی عليك السلام. باشە دکتۆر جان بخير بێت دانیشە زۆر مەمنون قوربان جان جەناب دکتۆری دەرونیت بەڵێ بەڵێ قوربان جان فەرموو ئەمریکا چی دەوێت وەڵی دکتۆر جان بۆچی ئاتوو من وێرە من ئەکرد ئەو ماوەیە کە تەواو لەو بێتاقەتیان بوەستە ئەو قەڵەوە بگرەوە دەستەوە بۆ کڵێشەی ڕسمێکم بۆ پێشە دەوێت ڕسم بۆ بکەم باش داس خۆش تاوانە دەستن خۆش بێ ئەمە شێیە منم هەر من ئەرە وەڵاڵی دەسێ بۆ بە تۆرباینەوانێ ئەو تۆزێ بە پەلەش کردبوومە زۆر باشە ئەمە تۆ شهادی شەنایە من شەشی پلان تاو نەکردەوە مەحاسیبیشم محاسیبیشی ئەکە ئافرم بەڕاستی زۆر پێشکەوتووی دەستی خۆش بێ زۆر جوانە ئێستا پێم بڵێ و تێم گەێنە بزانم بۆچی هاتووی دکتۆر جان چی بە تەواو بێزار بووم لەخۆ باوەڕ و قەناعەتێ هەبێ خەوم نییە خەوم لێ حرام وە ژیانم لێ تاڵ بووە یعنی هەر لەگەڵ سەرم کردە سەرسەری من ئەنوا خەوی ناخۆشە بینم
ئیتر خەوی بە کابوس دێ وەز بەشتی وە ئەبین لە خەوەکەما باوەڕ و قەناعەتەیە بێت یعنی نییە وام لێ هاتووە ئێستا لە خەو ئەترسم کاتێککە نزیکی خەو بمانێت تەواو ئەترسم زۆر ئەترسم کوڕی باوکم لە خەو مەترسە تۆ شەو پێم ناڕی بە چیوە ئەنویت بیجامە بیجامەکە ئەلکێ بەگیانتەوە نالکێ بەرجیانەوە ئەی باشە ئەو بیجامە دەست درووە یان قماشی سینیە و یاوتە بە دووری قماشە سینیانە لو سەجاری وایە پێوەی خەو نای دەگاکەوەم هێننەوە ئەنێ خەسوومەوە بەدرێ خەسووم بیجامەی جوانمەوە دەجوێت بە خەسوودا شتێکی زۆر مهمم بیرکەوتەوە تۆ شەوان کە دائانشی تەماشای فیلمی ترسناگەکەی متابعة زورك ما المشكلة مخواه هلال بخوه يعني سيري فيلم تسناقك فيلم اجتماعي باش حد جاي سيري وبعض ورده فيلم يبقى كامو كوشي ورده فيلم غرانيا لا فيلم هي مثلا يعني تعرفي شو انا هكذا دسي خوش يعني جات مثلا كذا خوزي شيء دي اشتانا خوزي خوت نا خوزي كل باش عليهم باشا شو انا كلي اخي لسر شيء انا لسر دو شخ جوان حسبك بو اخو بالك حالي بين لسر دو شخ غير لسر تنوتكم باش تو ازاني ديبريشن يعني شي ديبريشن شي نازاني تو يعني نخوشي خموشي وهذا تو نخوشي خموشي تي وانيا هذا لازم شيء ساقط الدكتور جان بس تو فيش مشكلة تليني غيري أو خموشي أنا بيه نازل خو نابي نعم شو خو كي يا وايد الدكتور جان خلينا خوش وايد آخر خو بتشيو أبي متقوم بيه خو بباوك ما أبي نبقول بانا بباوك ما مش خو مواني أنواع عذاب ما ليه ما تيجي محاسبة مكان باوك موازنة لخو كان يساج منا وكم نالي تصرف بلا قلاكات باور هذا شيء بتكلم شو أنا أزال بيصل شنايب يكذب والله بتوي كذا وكريت راني باش لسما العب شنايب يكذب لا ملعب كمان يقول ما لعب ثانية لا والله بس حب شمالي مالي آخر خوتي شنايب يكذب أبي بين كل أخذ وين نازلنا همارا ما بيحو شنابت 1500 1500 وشاوانا زور نییە جابره باوكم باوکم معه ها باوکم معه نه وفات ما رحم الله اي كيف يعني باوك لخوكاش نايف لخوكاش نايف يقول مين تخو مواني عملك وايد قدو عذاب ما يا ما يا معزيت ما يا بقول بعد الدكتور جان اما كنت مختصر نقول شيء منها خو لخوة ترسم لخوة ترسم لخو ئێستا تێگەشتم تێگەشتی ساکێت لە هەموو شتێکی تۆ تێگەشت ئەیدا عیلاجەکەت چی عیلاجی تۆ بەم پەلەپەلە ناکەی وەقوبان ئەیکەی تۆ نەخۆشی دەرونیتە فەحس و فحوساتی نەخۆشی دەرونی ئەوەنە بە ئاسان خۆیانی مناڵان نییە یەکسەر بێمەوە دەسێت ئەی چییە ئەبێ بڕۆی من شاوەڕێی خۆم بکەم لەگەڵ چەند کەسێکی دکتۆرەکانی خۆمانە دانیشین پرسیار و جواب بکەین ئەمجا وەڵامی جەنابە بەمەوە ئەی چۆن أما قصي نهائي تا أما قصي نهائي باش من كيف يوم ولا تو أمر شو شمل ديتو يلا بس با أمر شو شمل يكشما ولو بولاي خو ما شاء الله خو والله ما كده ما شاء الله ما قربان من دكتور السوداء دي أنا كم لا والله خود بتاعم بخواه مستعاني بخواه يولي مريم زعلت وقوة ناجسن وازاني اغام لينيا اتيلم لاو برسيان لم وبرسيان لوكا بوي خوغو وتفسير كان وانيا باوكا ازاي شو هاي برادر ما شو مستربازي نكاي من بالي مردوم بەڵام ڕۆحیاناتم نییە ڕێک بە تەپڵی سەرتەوە سوورێتەوە ئای خوێرایمدایە وتم من مردم
مشکلە نییە کوڕم هەیە و کوڕم لە جێی خۆم بەجێ نەمزانی دز و جەردەیەکم لە جێگەی خۆم داناوە عەمرێ نەمێنێ من ئاوام پەروەردەکردی باشە فەرقی تۆ ئەو دز و جەردانە چییە ها کواشانەی بەرسمێڵەکەم ها کوا ئەو مەکینەی کە من ڕیشم پێتاشی کوام و دەلەقاتەکانم دز قوربانم ئەمووی زانە لە شوێنەکە قوربانم تو وازم لێ بێنە چی لە نەگری جواب بگرە پێم وتم هەموو شەوێ عقوبەیەکە دەیە تێگەی فەرموودەی ئێستا خۆ حاضر کە بۆم عقوبەیە عقوبەی شنە ناشناویچی نییە تا ئەو سەری ماڵەکە بە زەعفەڕۆی لەولاوە بە دوو پشتی بۆ بێتەوە ئاخر تو خوازە بازی نەکەیت نا بە دوو پشکی ئاوای نەکەی دای بە زەعف شناو نابێ شناو نابێ دەی بە زەعف ئەڕۆیت و بە دوو پشکی بۆ مێتەوە بە زەعف ئەڕۆیت و بە دوو پشکی بۆ مێتەوە مایەکە و گۆتەکە باڵکەوە ناجزن سەگ بە دەی بە زەعف دەی دەی جوان بە زەعف دەی بە زەعف لەسەر سنگ دەی قۆزە قورد لەولاوە بە دوو پشکی بۆم بیتەوە عمر هەستە عمر وش بە پشتان وستە بۆی خوێن بە ناخۆشە بینیەوە ئەم دیس چی هەم دیس باوکێ ئەی دە باشە پێم بڵێ ئەو دکتۆری هیچ سفادەیەکی نەبوو دکتۆری نەفسانیەکە هیچی پێ نەوتی دکتۆری نەفسانی هیچی شتێکی بۆلای لە ڕێوای وتی ڕسمێکم بۆکە چی ڕسم بسمیلە بۆ ڕسم خلاص بۆم کرد هەرچیشی پێوتمەڵێم کردەکە چیچ ئەزانی چی عومەریگیان بە قسەی من کە بچۆ سەر قەبری باوکە زیارەتێکی بکە باشە بڕۆ ئاوی بە و شت بڕوێنە و بۆ سەتڵە تەماتەیە ئەخدا عومەر مەیکە بەگاڵتە بە قسەی من کە بچۆ بەخوا باشە بیت ئیترم خەوانە لە کۆڵە بێتەوە بە قوربانە بم دەی باشە بە قسەم بکە ئیتر واز لەم شتانە بێنە دکتۆر و ئەمانە باشە دەوسە دێستە پەرداخی ئاو بۆ بێنە دە باش قوربانی ئەو درێژیە و بم فایدە چی ئای بەساقە و بم شوێنایی بدار خۆزگە بە دێشتایە وەختی خۆی ئەم قەبرم بۆ هەڵبەسیتایە بەس خۆر ڕقت لێ بوو سەلام عەلەیکم باوە گیان باوە بە قوربانە بم باوە گیان باوە لەنەونە ڕەبی خوا عەفوکە خوا لە گوناحەکانم خۆش بێت مەساقە بم مەزانم زۆرم لێ عاجزیت و تووڕێی ماوەیەکی زۆرە نەهاتووم بەس بڵێم چی بە قوربانێ بم باوە گیان وەڵڵاهی فریان ناکە و مەجالم نییە تۆ بە ئیساحەت لێرە پاڵکەوتویت و نازانی دنیا کەچی بەسەراتووە دانیشم ئەوە مرتاحم بە قوربانە بم باوکە گیان ئێمە هەر ڕاکەین و سەگە سەگەی دنیامانە بەخوا فریاش ناکەوین مەساقە و بم
ئەزانم لێم عاجز بوویت و لێم تووڕە بووی لەسەر مەسەلەی ژن هێنانەکەم ناڕازی بووی کە کچەکەی کە عەلی بێنم بەڵام خوایە ئێستا ئەمەنە ژنێکی سالار و سەنگین و ئاخرە زۆر مرتاحم لەگەڵ یا بە قوربانم بۆ مەسەلەی کاک عەزیزیش بەخواوان نەبوو ئەسڵ ئەساسی نەبوو ئەو پیاوە فەقیرە خۆم بەشە کرد بە دەرەوانێ وتوێگە ئیتر دوکانەکەم لێ سەرەوانێ خست بە سەرجادە نە ئیشم بۆ دۆزیەوە نە هیچ شتێک دوکانەکەم فرۆش بە پارەیەکی باش کا عەزیزیان زۆر تۆ قورئان خۆشە ئەگەر گوێت شت وەرەگرێ ئەوە قسەی منە ئەگەر وەری ناگرێ پێم بڵێ کورە کوڕی باوکم ئەم داوایە کە تۆ لە بنیەکەی ئەسڵەن هەر جگایە منطق نییە بە قوربانی چاوە بم دوایە من 25 ساڵ 30 ساڵە لەگەڵ باوکتە ئاوا بووم بە قوربانی چاوم یعنی ئەمە هەموو سفەتەکەتانە یەک شت با پێڵۆ کاک عەزیزیان باوکم ڕۆیشت و شۆ شوێنی حەقی خۆی من ئەم دوکانە ئەیفرۆشم مشتری بەسەرەوەی ئەمڕۆ ئەو شیعرەیان ناومەتێت سبەینێ وەزعێ بکەوێ بەلایەکە ئەسڵە خەڵک پارەی پێ نایە لەبەر ئەوە کاکە گیان بڕۆ چۆڵی کە خوا حافیزە بێ کاکە گیان بە قوربانم بۆ چۆ بچم دوایەوە با پێڵێم من مانگێک تاخیرم کردووە کرێکە ها نەخێر 1 دینارم لێ کەم کردوتەوە بەزیاوە نەماویتەیە من کرێم ناوێ من ئەمەیە بیفرۆشم بڕۆ خوا حافیز بێ شوێکی خۆم خۆتەوە بۆ زانیم خۆ بە تەنیام و تو ئاگا لە هیچ شتێک نییە بەڵام نەمزانی دایمە ڕحیانەتەکە بە سەتەقی سەری بنەوە خولێتەوانی و ئاگا لە هەڵسو کەوتی بدە بە قورعانە مویم درۆ کرد دێم خۆش بە بە ساقە بم ئەزانم تەنانەت لە خەوی شاوازم لێ نایەنیت و ئەزانم کە دڵم ڕەنجانووی بە ساقە بم وەڵی بۆ مەوزوعەکەی کاک جەمالی محاسیب لە دایرەکەی خۆمانە خۆم راپۆرتەکەم لەسەر نووسی عومەر ئەزانی بۆچی تۆ مێشۆتەوە ئەزانی من دەمێکم مڕاقەبەی تۆکەم توێژێکی لە فەرمانبەرە هەرە چاکانی ئەم فەرمانکەیە بۆ کەسیش گلەیی لە تۆ نییە اینجا من پێم خۆشە کرد کەسێکی وەکو تۆیە ئەگەر ئیشێکمە بێ کارێکم ببێ باری لە تۆ هەبیت بەڵێ تۆ ئەمرکە و من ئەیخەمە سەر و سەر چاوم قوربانجان جواب دانیشتە زۆر گرێم لەو جەمالی محاسیبەکەی جەمالی محاسیب خوا بێ قیمەت ئەنجە جووا بگرەوە زۆر گومانم لێ هەیە کە ئەمە ئیشی خراپەکە چکە کلێکی زۆر هاتۆتە سەر من عومەر یعنی ئەمە هەمووی شانی منەگرێتەوانێت جا خۆش بزانی من ئەمەوێت جەمال لابەرم و تۆ خەمە جێگاکەی بەڵێ جەمال لابەرم و تۆ خەمە شوێنەکەی تۆ خەمە محاسیب چی عومەر باوەڕ ناکەی لا فەرمانەکەمان فەرمانگەیەکی زۆر بێ غەر و غەش و کەس باسمان ناکات جەمالە خوێڕیە خەریکە سومەی فەرمانگەکە تێگەیە قوربان خەمی ئەوە نەبێ بەسەر ئەو چاوانم وەڵڵا ئەبێ تەقریرێکە بۆ موسم تووتی سەری بابی بات و لەوەڕی بخە بەڵام جواب بدە عومەر باوکەجیان تۆ منە ئاوا پەروەردە نەکردبوو من وا پەروەردە کردبوو کە کەسێکی زۆر بە ئەمەک بم کەسێکی ڕاستگۆ بم کەسێکی بۆ وەفا بم فێرە کردم خەڵکم خۆش بێ و نیشتیمانم خۆش بێ وڵاتم خۆش بێ ڕێزی خەڵک بەرەمە قوربانە بە باوکەجیان بۆ تەمەحاوە چاوی شوێر کردە کورە کاعومەرجان بۆ گری بە ساقە بەم گریانە لە چییە؟ کورە زۆر ناگری بکانابینیشان تۆ نازانی چی لەو دڵی منایە ئێستا باشە بۆ ئەگری پێم بڵێ ئاو لەسەرەوە ئەگری من کورە من نەگریم بۆ باوکم ئەیشیا بگری بۆ باوکی بۆ باوک تەگری؟ دا بگری تێر بگری دەی هەتا ئێوارە بۆ خۆ بگری باشە؟ ئەوە قوربانم باوکەجیان
ودە دەبەجێنە نایاڵە من باوکە ژیانە بۆ تۆ بۆ باوک تەگری ئەی بۆ شیا بگری ئەی بۆ ژیا بگرم کاکزامی ژیان کۆرە بابە دانیشە و گریانەی نایە خوا سەبری خوافووکە بە قوربان دوو فاتیحە دایی باشترە بە ساقە بم داماگاتم دانێکمدا ئەلێرە بۆ تۆ وەزانی ئەمە کێ باوکم ئەمە قەبری باوکە بە قوربانە بە مەمە قەبری باوکمە تو قەبری باوکە ئەمە قەبری باوکتە بە قەبری باوکم ئەمە قەبری باوکمە کۆرە بابە گریانی نایە بە ساقێ بم خوێڕی وا چییە کاکزابی ڕشان لێکەم دەمە داخەوە خەڵەتە نەکەی تۆ جارشکە من خەڵەت ناکەم بابە بیبرەرەوە ئەم گریانە لە چییە بێقیمەتی وا منەی ناسم کاکسابیر بە قورعان هەر ئازان نییە بەو پاچەی خۆ پاچە دەکەم بۆ قسانە دەکەیت یعنی جەناوی هاتووی لەسەر قەبری باوک تەگری باڵێ باشە پرسیارێ تووسەری خۆ عافویکا باوکە ئەمەنە درێژ بوو وەڵای من خۆم بەدەستی خۆم شتن و ئوتوم کردووە ئین بڵم کفنم کردووە هەر شتێ دوو پەنجە لە من تۆزێ کورتتر بوو بڵێ چی هاتووی لەسەر قەبری باوک تەگری بەڵێ قەبری باوکمە وەڵای بۆ لە بە قەبری باوکە ئەوە قەبری باوکتە لەو سەرە بەڵێ قەبری باوکە بەجددیتە بەڵێ بەجددیمە ئەی باوکە ڕۆبرام ڕۆ وەڵامە تاوانێکی کەش و قسەسەر تاوانەکانی خۆم لەو چاکەوە من لەسەرم قەبرەیە گریم وەڵا لێ بەوانێ وەرە دەبەسە بەزعی بە ئەمە هەموو و سوێنی درۆی چێ تۆی خۆی لەسەرم خەبرستان ئەمە شەقی ئێوەیە بەقنی منەوە ئەمە مووی سوێنە درۆ خۆن بابە عیبە ڕۆژی 100 جار ئەم قەبرە هەڵەتە کێنوێنەوە بە عەرزە دەبەسە عیبە بەسە قەبری باوکم جۆ بگرە ئیتر لە مەولا لەسەری ئەنووسم ئەمە قەبری باوکی عومەرە هەسە بابوو بم بۆی هەسە بەنگەکەم بەخۆم هاتوو خوا خراب سوالي قبلي شوية وساقة ببعضها قربانهم لا قولي بكري توفى باشا تو چی داری ابو شهید قسمتی من آخر باشا من چیم کردوها چەنە بازی نەکەی هەی خوێڕی هەی ناپیاو بزبا ئەچیتە سەر قەبری دز و جەردەیەک ئەگری دەزەکەی بە گریان و ئازانی قەبری منە منێ خستە سەر یعنی منە خەیتە ڕێزەی دز و پیاو خراپ ڕووی بابی سابیر لەبێم خەبەری گوێ ڕاگەیە ئەمرێ نەمێنێ پێم وتی من ڕۆحیاناتم دایم بەسەر سەرتەوەیە قوربانی ڕۆحیانەتەکە کەکەت بە ئەی ناپیاو منە خەیتە ریزی جەردەیەک بەخواتەوە بە ناماقوڵیم کرد بەخواتەوە بە ناماقوڵیم کردەوە سەویە بۆ سەو والغەڵەت يرجعون للطرفين چەنە بازی نەکەی چەنە بازی نەکەی ئێستا خۆم ئەزانم چی ئەی چی بە قوربانی تو قازەڕ قازمەشکەرەوە قازمەشکەرەوە دەنگێنێ شناوی هندی و پێکە هندی چەنە بازی نەکەی ئەوە پەروەردەکردی حەی ناپیاو حەی بێتەربێت حەی بێ قیمەت وتم شازادەی جێنشینم لە دای خۆم بەجێهێشتووە